بەڕێزان وەک ئەزانین ئەمڕۆ لە سلێمانی بۆنەیەکی جیاواز بەڕێوە دەچێت لوتکەی ڕووناکبیری کۆنفرانسی لوتکەی ڕووناکبیری لە سلێمانی بەڕێوە دەچێت پێشتر لە ڕێگەی پامنێر مامەریوان عەبدوڵڵا زانیاریمان لەسەر ئەو لوتکەیە وەرگرت زیاتر قسە لەسەر ئەو لوتکەیە ئەکەین بە میوانداری دکتۆر محەممەد ڕەشید ئەندامی کۆنفرانسی لوتکەی ڕووناکبیری کە لە ستۆدیۆ لامان میوانە دکتۆر بەخێربێت. دکتۆر بەڕێوەچوونی لوتکەی ڕووناکبیری لە سلێمانی لە نێوان ژمارێک لە ڕووناکبیرانی کورد و ژمارێک لە ڕووناکبیرانی عەرەب ئامانجی چییە؟ دکتۆر ئەمەوێ باس لە ئامانجی بەڕێوەچوونی لوتکەی ڕووناکبیری بکەین لە سلێمانی ئامانج لە بەڕێوەچوونی ئەم لوتکەیە چییە؟ ڕۆشنبیری لە سلێمانی بەستنی و لوتکێ بەیەکێک لە باشترین کۆنفرانسە ڕووناکبیریەکان هەژمار دەکرێت کە لە نیشتیمانی عەرەبیدا دەبەسێت کە بعدا کۆست و تەگەرە کولتوریەکان دەکات لە نێوان هەموو کەمەنەتەوەیەکان دەکرێت. ساڵی 2011 ئەو لوتکەیە لە ئەمەڕە بەسرە یەکەمین لوتکەی ڕۆشنبیریە کە لە نیشتیمانی عەرەبیدا بەسرێت. دوای ئەوە سێ لوتکەی ترمان بەست 2011 15 17 لە 2018دا لوتکەی ڕۆشنبیری عەرەبی یەکەممان بەست بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە ڕۆشنبیرانی عێراقی و عەرەب لە نیشتیمانی عەرەبیەوە. خولی دووەم کە پێشنیار کرا دانیشتەکانی بە شێوەیەکی کراوە بن بۆ ماوەی 2 ساڵ چونکە ژمارەی تەوەرەکان جگار گەورە و گرنگ بن و ژمارەی ئامادەبوانی جگار زۆر بوو لە هەموو وڵاتانی عەرەبیە بەجاریەکەدا کردبوو لەبەر ئەوە سێ ڕۆژ بەشی کۆنفرانسەکە نەدەکرد لەبەرەوە بیرۆکەیەکە بوو کە دانیشتەکان بەکراوەی بۆ ماوەی 2 ساڵ بمێننەوە و لە وڵاتێکەوە بڕۆنە بۆ وڵاتێک و لە شارێک بۆ شارێکی تر. دوای ئەوەی کە لە شاری عمارە کارمان کرد بە ئامادەبوونی کۆمەڵێک کەسایەتی ڕۆشنبیری گرنگە لە ئێستادا کاری ئێمە یەکەمین ویزگەمان گەیشتوونەتە شاری سلێمانی هیوادارین ئەوەی کە سلێمانی شاری خۆشەویستی و ڕۆشنبیریە و هاریکاریەیەکی ڕۆشنبیری لەگەڵ بنکەی ڕۆشنبیری گەلاوێشدا ئەنجام درا و ئەمڕۆ سەعات 3 ئەو لوتکەیە دەکرێتەوە بە ئامادەبوونی کۆمەڵێک کەسایەتی گرنگ لە نێویاندا مۆسیقاژان نەسیر شەمەوە و هەروەها جەوا شەکەرچی و بیرمەندی عەرەبی عەبدولحسین شەعبان و هەروەها پرۆفیسۆر قاسم عەبدولحسین صالح و هەروەها کۆمەڵێک کەسایەتی گرنگی تریش لە کوردستان و بەشداری لەو لوتکەیەدا دەکەن. لەبەر ئەوە خەڵات دەدرێت بە کۆمەڵێک کەسایەتی ڕۆشنبیری لە سلێمانی لە نێویاندا کۆمەڵێک کەسایەتی ڕۆشنبیری لە بواری هۆنراوە چیرۆک مۆسیقا هەر کەسایەتیەک لە بواری تایبەتی خۆیدا. دکتۆر بابەتێکی زۆر گرنگ هەیە پردی پەیوەندی نێوان گەلان و نەتەوەکان. ئێمە لە عێراقدا کورد عەرەب سریانی تورکمان کلدانی زۆر پێکهاتەکان لە عێراقدا کۆبوونەتەوانێک گرنگی ئەم کۆنفرانسانە بۆ پێکەوە بەستنی ئەم گەلانە چییە لە لای ئێوە لە ڕوانگەی ئێوە چۆن ئەم بابەتە بایەخی هەیە بۆ ئەوەی ئێمە زیاتر لە یەکەوە نزیک بین و لە یەکتری تێبگەین؟ عێراق خۆتان دەزانن نەتەوە و پێکهاتە و ئاینی جیاوازە خۆ دەگرێت. لەبەرەوە ئەو ڕۆشنبیریەکە ئێمە کاری بۆ تەکەین کراوەتەوە بەڕووی هەموو ئاینەکان هەموو کولتورەکان هەموو نەتەوەکاندا چونکە ئێمە ڕۆشنبیری وەکو مۆسیقا هەژماری دەکەین و بۆ هەمووان لی دەکەن بەبێ ئەوەی گوێ بە سەرچاوەکەی بدەن بەڵام ئەمریکا و بە شێوازی تایبەتی خۆی بەپێ گوێرەی زەوقی تایبەتی خۆی لە ژیاندا. لەبەرەوە ئێمە ئەمڕۆ برادرانی زەردەشتی و ئێزیدیەکان و سابێ مندائیەکان و کورد و عەرەب و تورکمان لەگەڵمانە بنە. ئامانجی ئێمە برێتیە لە بوردەیی و پێکەوەژیانی ئاشتیان لە نێوان هەموو کولتورە جیاوازەکان و نەتەوە جیاوازەکاندا لە کاتێکدا سیاست نەیتوانی ئەو پێکاتە جیاوازانە کۆ بکاتەوە. دکتۆر جیاواز لە کێشمەکێشمی سیاسی و نەتەوەی لە نێوان کورد و عەرەب و نەتەوەکانی تر بەگشتی ئێوە چۆن ئەڕوانە پەیوەندی ئەدەب و نووسی لە نێوان ڕووناکبیرانی کورد و عەرەب و لایەنەکانی تر نەتەوەکانی تر؟
دانیشتێک ساز دەکرێت کە تێیدا دیبەیتێک ئەنجام دەدرێت لە نێوان مەلا بەختیار و بیرمەند عەبدولحەسین شەعباندا باز لە تەوەرێکی زۆر گرنگ دەکەن کە بریتیە لە ڕۆشنبیری کوردی عەرەبیە. ئەوەی سۆنگەیەک بۆ قسەکردن هەر بۆیە خەڵاتێکیشمان ئامادە کرد و خەڵاتێکی زێڕینە بۆ بە ناوی خەڵاتی برایەتی کوردی و عەرەبی. ئەو دیبەیتە بریتی دەبێت لە دیالۆگێکی کراوەی نێوان هەردوو ڕۆشنبیری کوردی و عەرەبی لە بواری ژیاندا بەشێکی گشتی و کە تۆ چۆن ئەتوانی سوودی لێ وەربگریت لە ژیاندا. برایانی کورد و عەرەب سەردەمانێکی ئەجگار دوور درێژە پێکەوە بە شێوەیەکی ئاشتیانە پێکەوە دەژین. دکتۆر منەمێ ئەوەت لێ پرسم ئێمە زۆرێک لە کتێبەکانمان ئەتوانین بڵێن ئەوانی کە وەرگێڕانیان بۆ دەکرێت لە زمانی عەرەبیەوەن. بەڵام چەندێک کتێبی کوردی و سەرچاوی کوردی وەردەگێڕێت بۆ خوێنەری عەرەب. ئەمڕۆ لە پرۆگرامماندا کە کاری پێەکەین کۆمەڵێک کەسایەتیمان دەبێت کە باس لە کێشەی کەمی ئاو دەکەن کە باس لە ڕۆشنبیری دەکەن بۆ سەرچاوەی نەوت و گاز و هەروە پێکەوە ژیانی ئەشیانە بۆ باسکردنی مۆسیقا بۆ باسکردنی گەشە پێدان بۆ باسکردنی ئەو ئاستەنگانەی کە ڕوبەڕووی پرۆسەی پەروەردە و فێرکردن بوونەتەوە لە سەردەمی کۆرۆنادا باز لە گەشە پێدانی دەکەین باز لە گەشتپێدانی مناڵ و ژنان دەکەین نزیکەی 16 تەوەرمان دەبێت کە باز لە هەموو ئەو تەوەرانە بەڵام من پرسیارەکەم ئەوەیە ئەو کتێبانەی کە ئێمە هەمانە وەرگێڕانیان بۆ دەکرێت لە کوردستانە زۆرێک لە سەرچاوەکانیان عەرەبین. کتێبی کوردی ئێمە چەندێک بۆ ئێوە تەرجەماکرێ وەرگێڕانیان بۆ ئەکرێت بۆ زمانی عەرەبی بۆ ئەوەی پەیوەندی خوێنەری کورد و عەرەبیش بتەوتر بێت. پیتاندنی ڕۆشنبیری لە نێوان کورد و عەرەب داشتێکی ئەجگار گرنگە. ئێمە تەنانەت ئەو کتێبەشێک کە ئەمڕۆ دەردەچێت بە دوو کۆپی دەرەچێت کۆپیێکی کوردی کۆپی کوردی بۆ هەیکە خوێنەری کورد لە تەوەرەکان تێتە بکە و خوێنەری عەرەبی. وەک ئەزانین لوتکەی ڕووناکبیری لە شاری سلێمانی بەڕێوە ئەچێت. ئێوە ئەزانن کە شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە لە هەرێمی کوردستان. ئەم شارە خاوەنی چەندین نووسەر و ئەدیبە کە بابەتەکانیان نەک لە کوردستان گرنگ و پڕبایخن لە دەرەوەش لەسەر ئاستی زۆربەی خوێندگان نێودەوڵەتیەکان کاری پێ ئەکرێت. کەواتە بایەخی ئەم لوتکەیە لە سلێمانی چۆن ئەبینن بەڕێوەچوونی ئەم لوتکەیە لە سلێمانی؟ ئێمە سلێمانی بە شاری جوانی و خۆشەویستی و ڕۆشنبیری دادەنێن. هەر بۆ بۆنێشەوە من زۆر جار سەردانی شاری سلێمانی کردووە و پێشتریش هاتمە سلێمانی و حاکم ڕزگارم خەڵات کرد کە خەڵاتی ئاشتیمان پێبەخشی خەڵاتی ئەنقای خەڵاتی ئەنقامە پێبەخشی بۆ ئاشتی پارێزگار بەڕێز هەواڵ ئامادە بوو لەگەڵ قایمقام و کۆمەڵە کەسایەتی ترە. بۆیە ئێمە کراوین بەڕووی هەموو نەتەوە و ئاین و ئاینزاکان. کێڕوانینی ڕووناکبیرەکانی دەرەوە کە هاتوونەتە ئێرە چۆن ئەبینن بۆ ئەم لوتکەیە کە لەگەڵ ڕووناکبیرە کوردەکاندا ئەنیشن و لوتکەیەکی باش دڵنیان بەڕێوە ئەچێت؟ لوتکەی ڕۆشنبیری کە لە سلێمانی ڕێک دەخرێت و لە ئێستادا دوای ئەوەی کە لە عمارە دەست بەکارەکانی کرا و هاتووتە سلێمانی لە سێشە دوای ئەوە دەچینە هەولێر و ئەنبار و بەسڕە و نەجەف و دواتر دەسەردانی شارە وڵاتە عەرەبیەکانی تریشەکەن ڕێکەوتن ئەممان هەیە لەگەڵ مەغریبدا لەگەڵ شارقا سوڵتانەشینە عمان و قاهیرە. دکتۆر محەممەد ڕەشید ئەندامی لوتکەی کۆنفرانسی لوتکەی ڕووناکبیری سوپاس دەکەین ماندوومان کردی هیوای سەرکەوتن بۆ کۆنفرانسەکەشتان دەخوازی. سوپاس بۆ تۆ دکتۆر. سوپاس بۆ